کوڕی مەلا ئەحمەدی ڕەنگێنە باوکم مەلای گوندەکە بووە، کەسێکی ناسرا و کەسایەتێکی دیاری ناوچەی شارباژێر بووە، پەیوەندی لەگەڵ هەموو کەسایەتەکانی ئەو ناوچەیە هەبووە، بەڵام بەداخەوە هەرزوو وەفاتی کرد لە 5 یانزەی 1963 کە من ئەو کاتە تەمەنم 5 ساڵ بوو باوکم وەفاتی کرد. بەڵام دایکم یەکێک بوو لە شێرە ژنەکان کە ئێمە 3 برا بووین، نەیهێشت بێ باوکیمان پێوە دیار بێ و بڕیاریشیە هەمومان بخوێنین. ئیتر من و برا گەورەکەم و برا پچکۆلەکەیشم تا ڕادەیەکی باش برا گەورەکەم لە وەزارەتی ئەوقاف لە دایرەی ئەوقافی سلێمانی ماوەیەکی دوور و درێژ مدیری زاتی و ئیدارە بوو، منیش خوێندنم تەواو کرد. بۆ یەکەم جار طبعاً دایکم لەنەوەی جوامێراغای ڕەنگێنەیە، جوامێراغای ڕەنگێنە کەسایەتیشی سۆر بەناوبانگە، پیرەمێردی نەمر لە داستانی 12 ساڵەی مەریوانە ئەڵێ جوامێراغای ڕەنگێنە بڵنگی سنگ بخوێنە چونکە یەکێک بۆ لە قائیدە هەرە دیارەکانی سەردەمی بابانیەکان لە قەڵاچوالان کە لە شەڕێکی گەورە لە نێوان ئێرانیەکان و ئەواندا 12 سوار و ڕەم بێ هەندێک دەنگ و دەست و پەیوەندیشان لەگەڵا بێتە توانیوانە شەبەی خونکەن و لەشکری ئێران بشکێنن. ڕەنگێنە خۆی گوندێکە بە بناری لەرێوە، شوێنەکەی ئەو کاتێ ئێستا گوندەکە هاتۆتە تەختایی، بەڵام ئەو کاتە وەکو هەورامان شوێنێکی سەخت بوو بە بناری لەرێوە و شوێنێکی زۆر دوورە دەست بوو بەڕاستی. هەتا وەکو ڕاپەڕینی مەزنی ساڵی 1992 هەر قوتابخانەیشی تیانە بوو، مەرکەزی سەحی تیانە بوو. بەڵام طبعاً دایکم ئەو بەڵاینەیدا بوو بە باوکم کە ئێمە دەبێ بخوێنین. من هەر خۆم دایکم قورئانی پیرۆزی پێوتم، ئیتر لێرە و لەوێ هەندێکم خوێن. دوایی لە پێنجوێن قوتابخانەیە کراوە، قوتابخانەیەکی ئاینی بوو بە ناوی قوتابخانەی عوسمان پاشا لە پێنجوێن، سەر بە وەزارەتی ئەوقاف بوو. من و براگەورەکەم چووینە ئەوێ، پاش چەند ساڵێک هاتینە سلێمانی کە هینێکی لێ بوو، ئەو قوتابخانەیە بوو بەڵام لە سلێمانی گەورەتر بوو، 12 پۆل بوو، ناوی ئەلمەعهەد الئیسلامی، ئامۆژگای ئاینی لە سلێمانی. لەوێ هەر مەرحەلەی ناوەندیمان خوێند. لە ساڵی 1974 بەشداریمان کرد لە شۆڕشی ئەیلوولە. من هەر پێش ئەوەی لە شۆڕشی ئەیلوول بەشداری کەم لە ساڵی 1972-73 تەلەبەی 2-3 متەوەستە بووم. چوومە ناو یەکێتی قوتابیانی کوردستان و پلەی ئەندامەتی یەکێتی قوتابیانی کوردستانم وەرگرت. بۆیە ناچار بووین کە شۆڕش دەستی پێکردەوە لە ئازاری 1974 چووینە دەرەوە. کە چووینە دەرەوە من لە دەرەوە بە حەقت وەکو پێشمەرگە بەشداریم نەکرد بڵین لە جەنگ و ئەمانەیە، بەڵام ئێمە وەکو من کە چوومە دەرەوە بووم بە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان، وەشانەیەکی سەرەکییان نامێ لە ڕێکخراوێکمان هەبوو، ڕێکخراوەکە لە پڵنگە بوو لە شارباژێر، بەشداریمان کرد لە شۆڕشە. ئەو سەردەمە سەردەمێکی کشت و کاڵی بوو، خەڵک خواخوای بوو کوڕێکی هەبێ پشوان بێ، کوڕێکی هەبێ جوتیار بێ، کوڕێکی هەبێ ئەوە. بەڵام دایکم ئەو سوێندەی خوارد بوو، ئەو بەڵێنەی دابوو بە باوکم کە ئێمە ئەبێ بخوێنین. فەزڵ و بڵین گەورەی ئەوەی ئێمەش بەردەوام بین لە خوێندن بەڕاستی و ماڵی خاڵەکانمان زۆر یارمەتیانەدان. ئێمە خاوەنی مەڵک بووین خۆمان. خەڵکی گوندەکە لە خۆشەویستی باوکم تا 10 ساڵیش دوای باوکم هەموو ساڵانە هەرەوەزیان بۆ دەکردین، هەرەوەزی جوود، هەرەوەزی درە و یعنی ئەمجا مەڕ و ماڵاتیشمان هەبوو. ماڵی خاڵەکانم زیاتر یارمەتیان نەداین، مەڕ و ماڵاتەکەی لەگەڵی خۆیانان برد، ئەوە هۆکاری ژیانمە. بەڵام هەمووی گەورەیەکە بەڕاستی بۆ دایکم ئەگەڕێتەوە. ئێمە هاتینە پێنجوێن، بەڕاستی لە پێنجوێنیش یەک شتی تیا بوو کە ئێمە یارمەتی ئێمەیە. ئەو کاتە هەموو قوتابیەک 3 دیناری هەبوو. 3 دینار لەو کاتەیە خراپ نەبوو چونکە پۆلیسێ 8 دیناری هەبوو. ئێمە دوان بووین، ئەو 4 دیناریە بوو چونکە براکەم 2 پۆل لە پێش منەوە بوو،
بە گوێرەی مەرحەلەکان قۆناغەکان بوو من 3 دینارم هەبوو هەر ئەوە بەردەوام بوو هەتا وای لێها کە چوشنە لە ساڵی 1970 کە گەڕاینەوە لە شۆڕشی ئەیلول ئەو قوتابخانەی ئێمە ناویان ناسانەویەت ئەدیراسات الئیسلامیە یعنی دواناوەندی خوێندنی ئیسلامی چۆ سەر وەزارەتی پەروەردە ئەو کاتەش هەر ئێمە قسمی داخلی هەبوو شت هەبوو باش بوو بەرەوەڵا زۆر گران بوو یعنی کاتێک من چوومە کولێت ساڵی 1970 ئێمە ماڵمان لە ڕەنجە نەبوو یعنی ئەگەر بە 3 مانگیش لە بەغا نەهاتمەوانێ و بیشاتمایە چونکە بە 2 ڕۆژ نەمەتوانی بڕۆمەوە بۆ ڕەنگەنە هەتا ساڵی 1970 چەندە 1970 کە گوندەکانیان داگرت ڕەنجێنە هەر لەوێ بوو ئێمە لە سانەوی دراساتی ئیسلامی بن خوافیکە شێخ محەممەدی قەرەداغی خەتیب پیاوێکی زۆر زانا و خوێنەوار بوو ئەو مدیرمان بوو بەڵام ئەو سەردەمە بەڕاستی ئەو پێی خۆش نەبوو ئێمە بڕۆینە ناو سیاسەتەوە بەڵام ئێمە چەند کەسێک بوون هەمومان شارباژێڕی بووین یەکێکیان کاگیاسین بوو کوڕەزازای مەحوی شاعری گەورە بوو یەکێکیان کاگ ئەحمەد شەشۆیی بوو کە ئێستا ماوە یەکێکیان عومەر شانەخسەی ئێمە بە دزی خەتی بووە چوونە یەکێتی قوتابیانی کوردستان ئەوەی لەوێ بوو کە ئێستا بیرم دێتەوانەیە یەکێکیان کاک کەمال کەرکوچی بوو ئەندامی ناوچە بوو وابزانم کاک شەهید جەزا باوکی دانا کاک شەهید چونکە من تا ئەم ئەخیرانیش وەرەقەکەم لێون بوو ئەو ئەندامیەتێم مابوو لێی نووسرا بوو جەزا کە بیرەکەمەوە کە ئەو هەربوو کاک جەزا بوو ئەو سەرۆکی بڵێن مەسئولی بەرپرسی ناوچەی یەکێتی قوتابیانی کوردستان بوو ئیتر هەر بڵێن 1970 ئیتر دوایی کە چووینە دەرەوە لە دەرەوانێ هەندێکیان ئۆردوگامان هەبوو لە پێنجۆن هەندێک لەو برادرانە چوونە پێنجۆن بەس من ماڵمان لە لادێ بوو پێویستم بەوە نەبوو بچمە ئۆردوگا لەبەرەوە لە تەنسیقم هەمانگیم کرد لەگەڵ ڕێکخراوی شارباژێر ڕێکخراوەکە لە پڵەنگە بوو وتیان تۆ ڕێکخەر بە لە گوندەکەی خۆتان من و براکەم هەردووکمان ڕێکخەری گوندەکەی خۆمان و من بووم بە مەسئولی شانەی پاڵێوراوان ئەو کاتە چۆن بۆ حیزب 6 مانگ دەڕۆی 6 مانگ یەکەم تۆ لەژێر چاودێری دابی بزانی هەست و کەوتت چۆن حتا لە ڕووی ڕەوشتی بەرزیشەوە چاودێریان نەکردی بزانی ڕەوشت چۆنە ئەمجا ئەدایان کردی بە پاڵێورا و دوای 6 مانگەکەی کە دەبووی بە ئەندام ئیتر من کە چوومە دەرەوە هەر ئەو هینەی کە لێرە هەم بوو ئەو فایلە ئەوەیان ناردبوو کاتێکم زانی بە خەتی حتەنانەت بە دەستخەت نووسرا بوو ئەو کاتە چاوشتیەوە نەبوو کەوا لەبەر تۆ لەبەر کەسایەتی تو لەبەرەوەی کە کەسێکی ڕۆشنبیری و کۆمەڵێ مواسەفات ئەوە تۆمان کرد بە ئەندام و ئەژبی بە مەسئولی شانەی پاڵێوراوان شاڵەی پاڵێوراوان طبعاً ئەو شانە سەرەکیە 3 گوند بوو گوندی شێخەڵمارێن چەمەک ڕەنگیانە ئیتر من لەوێ بەشداریم کرد بڵێن وەکو حیزبیەک و ئەوشی حیزبیش ئەو کاتە زۆر گرنگ بوو بەڕاستی بچووکترین شت پیان ئەوتین یعنی ئەوایە چاودێری هەست و کەوتی ڕێگەوبانەکانیشمان کردا بزانین چی پیادەڕوا ئەگەر شتێک گومانێک هەبووە یەکسەر نامەیەکمان بۆها ئەمڕۆ چاودێری ڕێگەکە بکەن شەقامە ڕێگەکە ئەگەر کەسێکی واها با چەکتان پێ بیگرن. ئەوەی کە زۆر ناخۆش بوو کە شۆڕش نەکسەها یا بڵێن نیسکۆی شۆڕشها ئێمە خزمێکمان هەبوو خوافیکە مرد پێشمەرگە بوو هاتە ماڵمان وتی شۆڕش تەواو وتمان چۆن ئیتر زۆر بەلامانەوە ناخۆش بوو یعنی من ئەوەم بینی ئەوە زۆر ناخۆش بوو مامێکم برینار بوو لە هێزی خەبات بوو لەگەڵ کە قادر لە نازانم بەتالوێنەکەیان چەند بوو لە ئەوە جارانیان و لەسەرەوە لەسەر تیژ و ئەمانە هێزی خەبات دەچون بەشداریانەکرد لەوێ برینار بوو ئیتر هێنا بیانەوە لە قەڵاوە تۆزێک باش بوو لە قەڵای مەریوان هێنا بیانە ماڵەوە کە ئیتر مامم ئەوەی بوو زۆر گریاوتی چی بکەم با بڕین بۆ پێنجوێن کە چوین لەوێ 2 کەسمان بینی خۆی نووری حەمەعەلی خوافیکە ئەو ئەمر بە تالوێنیان بوو کا قار سەرلەقیان بوو کاک نووری حەمەعەلیمان بینی وتی وەڵا هەموو شتێک تەواو بوو چی بکەین نازانم منش هەر وەکو ئێوەی لێزانم تەنانەت من بە کاک نووری حەمەعەلی وتم کاک نووری من حەزەکەم لەگەڵتان بێم بۆ ئێران لەوێ بچم بۆ دەرەوە بۆ خوێندن کاک نووری دەستی کرد بە پێکەنی نوتی کوڕم تۆ مناڵیت لە پۆلی چەنی لە 4 بووم وتی خوێندنەکەت تەواوکە ئێمە خۆشمان نازانین ئایندەمان چییە ئێران چیمان پێ دەکات لەبەرەوە من لەگەڵ ئەوە نیم
چوونە لای کاک فەتاحاغا چەمەن کاک فەتاحاغا هەم خەڵکی ناوچەین زۆر نزیکە گوندەکەیان لە ئێمەوە هەم جۆرێک لە خزمایەتیشمانەیە ئیتر مامە پێی و چی بکەین کاک فەتاح فەرمووی چەکەکەت ماوە وتی منە وەڵڵا من بوراومە تۆ بە بریناری هێنا من کاتێکە زانم لە قەڵای مەریوانم وتیدە بچۆ ماڵ و مناڵەکە بێ ناچین بۆ ئێران ئیتر ئێمەش لێکماندایە وتی باشە با بزانم هاتینە دو ئەو بڕیارمان نابێینەوە لە ساڵی هەفتا خۆشترین شتەوە بوو کە بەیانی 11 ئازار دەرچوو طبعا لە هەموو گەڕەکەەکانی پێنجوێن بە تایبەتی لە لای سەرا هەڵپەڕین و خۆشی دەربڕین بوو تەنانەت چەندین گۆرانی بێژ لە قەڵای مەریوان و لە بانەوە هاتبوون لەوێ گۆرانیان وەرئەوت و ئیسفادەیشیان نەکرد طبعا شاباشیشان وەرەگرت و خەڵکێکی زۆر لە مەریوان بە قاچاق هاتبوونە ئەمدی و هەڵپەرچەکە زۆربەی ئەوان بوون یعنی بزانین بۆەوەی کە بزانین شۆڕشی ئەیلول یەک پارچە نەبووە جا پەریوانی بۆ خۆیان جۆرێک هەڵپەرچیان هەیە زۆر جیاوازە لەگەڵ خەڵکیکە یعنی ئەوە یەکێکە لە یادگاریە هەرە خۆشەکان ئێمە شوێک لە بڵین گوندی ئێمە لە پێنجوێنەوە 2 سعاتێک 2 سعات و چارەك بە جۆری کەسەکانە گۆڕا دوور بوو لەبەرەوە 2 خاڵ و زایدایکم هەبوو لە گوندی ساڵی ئاوا بوون ئەوانیش خوێنکار بوون لەگەڵ ئێمە هەرێکە لە مەکتەب بووین طبعا زۆر جارە چوین شەو لە ماڵی ئەوانە بووین بەیانی لەگەڵ ئەوان دەرەچوین شەوێک لەوێ ماینەوە لە ماڵی ئەو خاڵی دایکم خوعافیکە ئەژی گۆرانی لێبوو ئەژی گۆران طبعا پێشتر مارکسیزم بوو بەڵام هاتووە ناو پارتەوە باوکی ئەو کاک ڕزگار گۆران و ئەوانە ئیتر شەو لەوێ بوون وەکو ئاشنایەک و مەرحەبایەک هینێکی یاینێ 2 بەیانی پارتی لە ساڵی 1960 ئێوە کەس گومانتان لێ ناکە ئەمە برن بە ڕەفیقتان لەم لاولا داینێن ئەمانە ئەوە کێشەیەکی بۆ دروست کردین لەگەڵ مدیرەکەمانە شەو کە دانیش بووین من ئەو شەوە لەوێ نەبووم کام لە ماڵی پورم بووم براکەم لەگەڵ ڕەفیق هاوڕێکانیا بوو باسی ئەو بەیانە کرابوو براکەیشم ئەو نیە گەنجە و مناڵە و مێرد مناڵ بوو ئەڵێ جا ئەوە چیە ئەوەتە لەژێر فەرشەکە بەیانەکە ئەڵێ ئەو بەیانەیە لەوەوە طبعا ئەو کاتە حکوومەتی بەعس لە پێنجۆن بوو مام مدیرەکەشمان مەلا بوو خزمی مامۆسایانی هەڵەبجە بوو ئەوانیش ئیخوانن زۆر لەگەڵ حیزبی ئەوەی کە ئەوان ناوێنن عیلمانی ئێمە ناوێنین حیزبی نیشتیمانی زۆر دانویان ناکوڵا بۆیە کەیتر ئەوە بوو بەهۆی ئەوە ئێمە هەردووکمان لە پێنجوێن نەقڵ بین بۆ سلێمانی ئیتر گەشتبووە بە دەمی وتی ئەوە چۆن حیزبایەتیەکەن و چۆن قوتابی منە بێ حیزبایەتی یاخۆ حیزبایەتیش نەبوو هەر شتێکی گەنجانە و خۆش بوو یعنی ئەوە لەوێەوە کاگەژی گۆرانمان ناسی ئەوە یەکێک بووە ڕووداوە خۆشەکان بۆ ساڵی 1970 من بە سەرکەوتوی تەنانەت یەکەم بووم ئەگەر وازام سێمی سەرئاستی عێراق بووم دواناوەندی خوێندنی ئیسلامیم تەواو ساڵی 1970 هەر هەمان ساڵ طبعا چۆمە کۆلێجی شەریعە لە بەغدا چونکە ئێمە هەر بۆمان هەبوو 2 بەشمان بۆ هەبوو یەکەم کۆلێجی شەریعەی بەغدا ئێستا ناوی زانستە ئیسلامیەکان ئەو کاتە ناوی شەریعە بوو لەگەڵ بەشی ئاین لە کۆلیجی ئاداب من شەریعەم هەڵبژار چونکە وتم کە بڕۆمە و بوارە فراوانترە چوونە کۆلێجی شەریعە لە ساڵی 1970 پاش 4 ساڵ طبعا ئەو کاتە کاتی ئەحمەد حەسەن بەکر بوو خۆشتر بوو ئەحمەد حەسەن بەکری کەسێکی هێواشتر بوو تا سەدام زۆربەی خراپیەکانی بەعس کردوێتی لە سەردەمی سەدام و بە فیتی سەدامیش بووە یعنی پێش سەردەمی خۆشی سەدام خراپترین کەس بوو کە هاتە سەر حکم ساڵی 1970 خوێندنم تەواو کرد لە هەمان ساڵ لە مانگی یانزە وەزام لە یانزە بوو چوون بۆ سەربازی نزیکەی 16 مانگ سەرباز بووم ئیتر دوایی لەبەرەوەی من کاتی خۆی بەشداری شۆڕشی ئەیلولم کردووە من سەربازی بڵێن یەدەک بووم احتیاط ئیتر
یەکەم جار بە ئینتیدا بریتێ لەوەی کە تۆ لە باتری سەربازەکە ئەدنێرن بۆ ئیشێک. ئێمە من ئینتیدا بووم لە دواناوەندی شانەیەری لە 1983 لە دواناوەندی شانەیەری هینم کرد لەوێ مباشرەم کرد، یعنی دەست بەکارم. ئیتر مامۆستا بووم تا ساڵی 1984. ئیتر هەر لەو ساڵەیە کابرایەک بەرپرسی ڕێکخراوی بەعز بوو منەظەمە. ئەو کابرایە خۆی وەزیفەکەی کاتی بەعز ئاوها بوو، ئەوەی وەزیفی هەبێ معاشی وەزیفەی وەرەگرت، ئەوەی حیزبی بێ وەزیفەی نەبێ معاشی حیزبی وەرەگرت. ئەو معاشی وەزیفەی وەرەگرت بە پلەی تێبینەر لە مەکتەبەکەی ئێمە بوو. مەرحەبا شتیشمان هەبوو چونکە کە معاشە ها وەریەگرت و ئەمانە. ڕۆژێک مدیرەکە بانی کردم، پیان ناوی حسین بوو، وتی پیانەوە ئەبوو عەلی، وتی کاکە ئەبوو عەلی تۆیەوێ. ئیتر وتم باشە قەیچەکە، وتم خێر. کە چووم لە ژوورەکە قسەی لەگەڵ نەکردم، وتی کاکە من لەبەرەوەی مۆزەفم لەو خوێندنگەی ئێوە، تۆش کەسێکی چالاکی و ئاگام لێتە و ڕۆخۆشی و قوتابی خۆشیانێ و پەیوەندی کۆمەڵایەتیشە زۆرە فعلەن، چونکە شانێری بەشی زۆری پێنجوێنی و شارباژێڕی بوون، من لەگەڵ هەمویان ناینمە بوو. تۆ ئەبێ ببێ بە بەعسی، تۆ جیلی نەوەی شۆڕشی، نەوەی جیلی سەورە، ئەبێ ببی بە بەعسی. وتم ئەی ئەگەر نەبم، وتی نایەڵین مامۆستا. وتم ئەکید، وتی ئەوە، وتم نا. وەڵا پاش 3 مانگ ڕۆژێک کە ڕۆشمەوە، من عنوانی ماڵی مامەم مابوو چونکە دایمە حەزەرمە کرد. ڕۆشتمەوە، مامەم وتی ئەوە کابرای موختار هاتبوو، محەممەد حسینی ناو بوو، موختاری مەڵکەنی و هەوارە بەرزەوەمانە، بۆ تۆ گەڕا. وتی تومە کوڕی وامان نییە. وتی با بە من خۆی ناسم معاملەی تەعینەکەی لای من بۆ کوڕێکی ئاوا و ئاوایە. ئیتر بەیانی چوو بۆ لایتم زانم چێ بێ، کە چوون وتی کاکە بڕۆ سەردانی ئەمن کە. وتم بۆ سەردانی ئەمن کەم؟ وتی وەڵاهی توانەوێ. وتم ئاخر نامگرن کاک محەممەد. وتی ناخەمە نەبێ. وتم جا چی بکەم، وەرەقەیەکی ئەمێ؟ وتی بڕۆ بۆ لای مفەوەزعەتی. ئیتر کە چووم لە دەرگای ئەمن ئیستیعلاماتەکە، وتم ئەم کابرا داوای منی کردو، خۆی هاو بە خێراتن و بە پێکەنین و چایکی بۆ بان کرد بوو. وتی هیچی بۆیە ناوین لە شانەیەریەوە، یعنی هەدی و مدە. منیش وتم ناوەڵا. وتی ئیستیمارەیەکمان هەیە پڕی بکەرەوە. ئیستیمارەکەی هێناوتی ناوی بە بەعسی. وتم ناوتی دەم ئیستیمارەم بۆ پڕ. ئیستیمارەکە چەند خاڵەیە، چەند تر ئیستیمارەی بەعز هەموو سەرپرسیار بوو. دوایش کە تەوقیعم کردەوە یامێ، وتی تۆ ئەم جارش پێتەڵێمەوە گەنجیت، نابی بە بەعسی. وتم ناوەڵا. وتی تر مامۆستانی لەم ڕۆژە. فعلەن پاژمانە ئەمرێک لە مەجلیسی قیادەی سەورەوە هات 36 کەس بووین، هەر یەکەیان ناین بە دائیرەیەک. من بەر دائیرەی بەر وەزارەتی حکمی محەلی کەوتم، محافظەی سلێمانی ئیدارەی محەلی. 2 ساڵ لەوێم، بەڵام و 2 ساڵە تۆ ئیشت کردووە لەو دایرە، من نەم کردووە. هەر کورسیەکیان دانابوو تحت المراقبە، بیست چوومایە دەرەوە، ئەبوایە بە سەعاتێک چمە دەرەوە، چم بۆ فڵان شوێن. بەڵام ئیتر دوایی مەلایەک هەبوو، دۆستم بوو، خوعافیکە مرد، ڕۆژێ هاتوو بۆ لای شێخ جەعفەری محافظ، قەرەباڵغ بوو، دیار بوو ئیشی تایبەتی، و توی مامۆستا عومەر لە کێیە بە ئیستیعلامات؟ گوتیان لە فڵان ژوورە. هەر لام دانیش و منیش چام بۆ تێ کرد و دانیشن و قسەی خۆش و کە هەستا وتی ئیشە نییە بە شێخ جەعفەر. وتم بەرەوەڵا. وتی چی؟ وتم ئەمە لێرە کاکە سجنە من، ئەمێ بڕۆمە دایرەیەکە. وتی حەزێ لەکوێیە؟ طبعاً پێشتر 2 جار داوام کردبوو لە شێخ جەعفەر، یەکیان بۆ معاون قەضایی، چونکە ئێمە ئەبێ لە بواری قەضایە، بۆ 2 دائیرە داوام کرد. شێخ جەعفەر وتی بێ لەسەرەوە نەقڵ کراوە، بێ سەرەوە، من حەقم نییە بەسەرەوە، مخەڕیبیشە. هەر ڕۆژێک بە خۆمی وتی تۆ مخەڕیبی، بەس نازانم بۆ ماوی. وەڵا ئیتر کە ئەو بردبووی، وتوی ئەمە چیتە؟ وتوی ئامۆزامە. وتوی ئەمە مخەڕیبە، ئامۆزای تۆ نییە. وتوی بە، وتوی بن ئامۆزامە. وتوی خۆش دەوێ؟ وتوی زۆرم خۆشەوێ. وتوی دە بە نەقلیکە. ئەوە 2-3 جار داوای کردووە، بۆم نەکرد، بەڵام ئێستا نەقلیکەن بۆ مەکتەبەی ئەوقاف. چەند ساڵێک لە مەکتەبەی ئەوقاف بوو. دوایی ئەمریکا لە ساڵی 1988 پیانەوت مەکرەمەت القائد، یعنی تەکریمی کردوین، ڕێزی لێناوین قاید، ئەوانەی بە ئەسبابی سیاسی دوور خراونەتەوە لە تعلیم و تدریس بگەڕێنەوە شوێنی خۆیان. یەکێک لەوانە طبعاً نەبێ ئێمەش خوامان بوو، چونکە ئەگەر مامۆستا بوویتە ناگیرایتەوە بە عەسکەر. هەموو ڕۆژێ ئەمر دەچوو بۆ سەربازی،
ئێمەش چەند کەسێ بووین ئەوەی گیرا بووە بە عسکەر بوو ئەوەی ڕای کرد بوو بە پێشمەرگە ئەوە ئەنواعی شت ڕوویدا بوو چەند کەسێکی کەممان بووین تەقدیممان کرد کەوا ئێمە حەزەکەین بگەڕێینەوە وەڵا ئیتر پاش ساڵێ من گەڕامەوە ناردمیان بۆ قەڵازێ یعنی زۆر محاولم کرد وتیان ئەگەر یا نایەڵین بگەڕێیتوێ ئەبێ بچیتە ئەودی و قەڵازێ شوێنێکە پێڵێن هێرۆ هین مجەمەعی پێماڵک کۆمەڵگەی زۆر مەلەی پێماڵک لەوێ ئیتر لە سەروی قەڵازیەوەیە ساڵێکی لەوێ ئیتر قەڵازیش داگیرە بووین بە نەکبەتی بۆ قەڵازیش دوای ئەوە کە گەڕاینەوە بۆ تەدریس ئەوە بوو پاش 1-2 ساڵ هاتمەوە نەقلی دواناوەندەیەکیان کردم لە نەسر باناوەکەی نەڵم ناوەکەی زۆر ناخۆشە دوای لە زەڕایەن بووم وەکو مدیری مەکتەب مدیری سانەوی دواناوەندی زەڕایەن تا 93-94 ئیتر گەڕاینەوە سلێمانی من لە ساڵی 1992 خێزانم پێکێنا لە مانگی 6 لە ساڵی 1992 ئەو ساڵی کە ئیتر هین بوو هەڵبژاردننی یەکەم و ئەمانە $120 دینارم هەبوو 20 دینارەکەم هەڵەگر بۆ خەم سەتەکەیان بە ماڵە چونکە برا گەورەکەیشم ڕای کرده بوو مناڵەکانی ئەویش لەسەر ماڵی ئێمە بوون یعنی ئەمە یەکێک بوو لە هۆکاری دواکەوتن ئیتر هۆکاری ئەوەی سەربازی هۆکاری ئەوەی کە هیچ ئەمن و ئاسایشێک نەبوو لە کوردستانە یعنی هەمووشە تۆ دەترسای ڕۆژێک بێ ماڵ بەجێ بێڵی بڕیتە دەرەوانی لەبەر ئەوە یعنی هەمیشە هینی ئەوەم ئەکرد کە پەلە نەکەم لا سەرگیریا تا ساڵی 1992 ئیتر ساڵی 1992 هەندێک برادر هەوڵیان ناو منیش چوومەتە ناو مەسەرەکە و خێزانم من 2 کوڕم هەیە بە ناوی هیران و میران 2 کچیشم هەیە بە ناوی بانو شات وەڵاهی کتێب زۆر گرنگە بەداخەوە ئێستا من خۆشم وام لێ هاتووە ئەوەندەی احتیماد دەخەمە سەر کتێبی ئەلکترۆنی ئەوەندە احتیماد ناخەمە سەرەوە کتێبێ بێنم لەسەر چونکە خۆتان ئەزانن کۆمپیوتەرەکە یا لاپتۆپەکە ئاسانترە لە بەرزمی خۆت دایەنی ئێستا مەسەرەن من چینە 4-5 فۆلدەرم هەیە فۆلدەری وایە 5,000 کتێبی تایە ئاسانتریشە حرفێکە نووسی لە ئەوش پێویستە بۆ دێت بەڵام کتێب زۆر گرنگە ئێمە لەم سەردەمەیە گەنجی ئێمە وازی لە کتێب هێناوە و تەنانەت تەمەنی ئێمەش وازمان لە کتێبی سەر کاغەز هێناوە پەنا بینە بەر کتێبی ئەلکترۆنیک زیاتر کتێبی مێژووی زۆر بەلامەوە گرنگە و هەندێک کتێبی سیاسیش بەڵێ و کتێبی کۆنیش نووسینی کۆنیش بەلامەوە گرنگە کتێبە کۆنەکان بۆ نمونە مەلا عەبدوڕەحمانی پێنجۆنی ئێمە کۆلێژی ئێمە لەگەڵ کۆلێژی لەگەڵ زانکۆی سۆران لەگەڵ هەندێک لە کەسایەتەکانی پێنجوێن کۆنگرەیەکی زانستیمان لەسەر ژیان و کە نووسینەکانی مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی کرد کە پیاوێکی زۆر گەورەی مەنتیقەی پێنجوێنەوە ئێستا خۆشبەختانە من دەستخەتی ئەوم لەلایە ئەوە بەلام و گرنگە لە مەکتەبەکەیە ئەیتر کتێبی نوێش ئێستا دەبینین مەسەرەن بۆ نمونە ئەو کتێبەی جەنابی سەرۆک بەرزانی گرنگە چونکە هەموو ئەو شتانەی تایە کە من خۆم بە بیرمێ لە 60ەکانەوانی ئەوش تەفسیریکی کوردی جەنابی مەلای گەورە چونکە مەلای گەورە پێش زەمەنی خۆی کردووە بڕاتان هەبێ کە کتێکەی خوێنی تەوانێ ئەم مەلانی ئێستا کە ئەم مامۆستا بە ڕێزانە قسە ئەکەن زۆر دواکەوتون بە چاو مەلای گەورەیە مەلای گەورە تەفسیرێکی زۆر تایبەتی هەیە بۆ قورئانی پیرۆز کە پێویستە هەموو کوردێک بیزانێ بەڵام بەداخەوە ڕم بێ وانەوێت لە ڕاستیا من ئیتر کە لە کۆلێج دەرچووم بە پلەی ئیمتیاز یعنی 90 باڵا بەڵام هەر کاتێک لە کۆلێ وتیان تۆ ناتوانانی لە خوێندنی باڵا چەند جار تەقدیمم کرد لە بەغاوەریان نەگرتم ئاخیر جان ساڵی 98 مەلەفەکەیان نامەوە بە ئەمنی مەنتیقەی شیمالی لە کەرکووک کە چووم برادرێک شێخی تەریقەتی کەس نەزانی بوو خۆشمەویست چوومە ماڵی ئەوانتم بزانە چییە وتی خۆم جواب بوو بۆ نێرمەوە ڕۆژێک هات لێرە وتی کاکەم بە هیچ شێوەیە نەچیت بەخوا دگرن لا منەیتر من نەمتوانین لە بەغا بخوێنم لە ساڵی 2000 تەقدیمم کرد بۆ خوێندن لە سلێمانی وەرنەگیرام خۆتان ئەزانن لەبەر چ هۆکارێک
دوایی باش بۆ هەر هەمان ساڵ لە هەولێر تەقدیم کرد لە ماستەر وەرگیرام. ساڵی 2023 ماستەرم تەواو کرد بە پلەی زۆر باش. ئیتر چەند ساڵیش کە مامۆت یەکەم جار و بڵین لە هەولێریش ماستەر لەو بوارەی ئێمەیە کرێتەوە. لە ساڵی 2011ش هەر لە هەولێر لە زانکۆی سەلاحەدین کۆلێجی زانستی ئیسلامیەکان بەشی خوێندنی ئیسلامی دکتۆرام تەواو کرد لە بواری فقی ئیسلامیە. ئەوە تا ئێستایش ئیتر دواتر هەر لە زانکۆی سلێمانی تعین بووم. ئەوە لەو کاتەوە لە دەی 2004ەوە تاوەکو ئێستا من لە زانکۆی سلێمانیم لە کۆلێجی زانستی ئیسلامیەکان بەشی شەریعە لەوێ دەوامەکەم. خۆزگامێ